بە بەشداری نزیکەی 500 کەس تاقیکردنەوەی نۆن لە ژیاننامەی محەممەد پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە قەزای شارەزور بەڕێوە چوو. چالاکیەکە لەلایەن ناوەندی تانجەرۆی ڕێکراوی قوتابیانی کوردستان و بە مەبەستی هاندان بۆ خوێندنەوە و شارەزابوون لە ژیانی پەیامبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت ڕێکرا بوو. لە دوای تاوتوێکردنەوە بڕیارماندا پرۆژەیەکی ساڵانە ڕابگەینین کە لە پلانی ناوەندا هەیە بە ناوی پرۆژەی نون. سپاس بۆخوا لە مانگی ڕەمەزانە پرۆژەکە ڕاگەیەندرا سەرەتای ڕەمەزان. ئەلحەمدولیلاوە ئەمڕۆ بە پایان گەیشت ڕێژەیەکی زۆر لە خوشکوبرایان لە قەزای شارەزور تایە بەشدارن. بەناوی خوای گەورە میهرەبان بە دڵنیاییوە ئەم چالاکیانە خزمەتێکی باش دەکات بە توێژەی گەنجان بە تایبەتوە بە عمومی هاوڵاتیان بەگشتی، چکە لە ئێستادا هەوڵێک هەیە، هەوڵێکی زۆر هەیە، ڕێکخراوێکی زۆر هەیە کە ئێوە گەنجان بە ئاراستەیەکی ترا ببا کاتێک کە ئەم ڕێکخراونەوە کۆی کە ناوەندی تانجەرۆ پێهێستاوە کە پێشبڕکێک دەکات لەوەی کە بەشدار بووان لە ژیانی پێغەمبەری خوا شارەزا ببن. تەواوی بەشەکانی ئەنجومەنی شارەزۆری کۆمەڵی دادگەری کوردستان لە سەرکەسنی تاقیکردنەوەکە بەشدار بوون و بەڵێنی بەردەوامی و کاری زیاتریاندا. دیارە ئەم پرۆژەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ڕاگەیەنرا ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆژەکەی ڕاگەیاند. مەبەست و ئامانجیش لە ڕاگەاندنی پرۆژەکە ئەوە بوو کە گەنجان و مناڵان و ئیتر زۆربەی یعنی چینی ئافرەت و چینی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا شارەزا بن لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و دڵخۆشیشین بەوەی کە کۆمەڵێک گەنج لەم کاتەیە هاتوون بەشداریان کردووە لە تاقیکردنەوەکە. بەشداربوانیش بە ئەنجامدانی چالاکیەکە و بەشداریان دڵخۆشن و پیان وایە کاری هاوشێوە خزمەت بە گەنجان و تەواوی چین و توێژەکان دەکات. من ناوم هەستی ڕامیارە لە پۆلی حوتەمی بام زۆر دڵخۆش بووم کە ئەم تاقیکردنەوەم بەشداریم کردووە لەم تاقیکردنەوە. زۆر سپاسی مامۆستاکانی شەکەم کە ئەم تاقیکردنەوەی یعنی ئەم تاقیکردنە ئامادە کردووە بۆ قوتابیەکان. من ناوی ژیاننامەی پێغەمبەرەکانم فێر بووم و هەروەها هاوڵەکانی فێر بوومە. ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان زۆرن، بەڵام کەمن ئەوانەی هاوشێوەی ڕێکخراوی قوتابیان کار بۆ هۆشیارکردنەوە و پەروەردەکردنی لاوان و دوورخستنەوەیان لە هەڵدێر بکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزور.